سەربازی و نەمجارە چیرۆکی چاونەترسی و بوێری پزیشکێکی هێزەکانی پێشمەرگە دەگێڕێتەوە. ئەم چیرۆکە قوربانیدان و شەونخوونی و مەترسی و مەرگ و مەرگەسات دێڕەکانی نەخشاندووە. ئەم پزیشکە و هاوکارەکانی ساڕێژی برینی ئەو کەسانەیەکەن کە بوونەتە قەڵغانی بەرگری و پاراستنی وڵات لە سەختترین و مەترسیدارترین ئەو ناوچانەی تارمایی دوژمن و جەنگ ڕووی تێکردووە. ئەم سەربازەونانە ساڕێژی برینە قوڵ و سەختەکان دەکەن، دەڕۆن بەرەو ناوچە قەدەغەکراوەکان کە جەنگ سەرتاپا دایپۆشیوە. من خۆم معاون طبیم هەل لە ساڵی 91 لە ڕاپەڕینەکەوە کە پێشمەرگەدا بەزی ئەمە چوون ناوێزی پێشمەرگە و خۆم لەبەرەوەی خۆم هەل لە ڕێخستنی کۆنیش ئیشم کردووە لە بازیان لەوێ لەگەڵ بەتاڵونێکێکمان گردو من وەکو ڕابرتازی دواتر ئیشەکەی خۆم پێخۆش بوو وەکو معاون طبی لەوێ عیلاجی باشمان دەستکەوتە و کاتە کە ڕژێم نەما چارەسەری هێزی پێشمەرگەمە کرد هەتا ساڵی 92 لە 92 کە سوپای کوردستان دامەزرا سوپای یەکگرتووی کوردستان وەکو زابط طبیب لە فەوجیەک لیوای 20 دامەزرا دواتر لەسەر کارەکەم بەردەوام هەر و کە خەستخانەی شۆڕش کرایەوە ساڵی 97 پەیوەندیم کرد بە خەستخانەی شۆڕشە و کاتە خەست بنکێکی بچووک بوو دواتر بردۆ دەپەرەی سند من لە فەرماندەی پێنجی دوکان لەوێ وەکو دکتۆری ئەوێ دامەزرام و بەردەوام هەتاوەکو ساڵی 2006 دواتر گەڕامەوە ناو دەستگای تەندروستی پێشمەرگە و ئێستا لێ پسراوی تیمەکانی دەستگای تەندروستی پێشمەرگەم لە محوەری خۆمان بڵێنەکانی هەفتە و خەستخانەکانی شۆڕش. لێرە چارەسەری نەخۆشی و ئازارەکانی ئەم پاڵەوانانە دەکرێت کە بە درێژای ڕۆژ و لە بەرزترین پلەی گەرمی و وشکی ناوچەکە لە ناو سەدان زیندەوەری زیان بەخش و بەرامبەر بە درندەترین دوژمن کە چەکدەرانی داعشن بە ئیرادەیەکی بەهێزەوە ڕوبەڕووی سەختی و زەحمەتیەکان دەبنەوە. ئەو کارانی کە من کردومە لە فەرماندەی پێنجی دوکان بڵێن لە هەموو شەڕەکانە توانیمە چارەسەری پێشمەرگەکەم و کە شەڕش نەبێت لە کاتی ئاشتیا من لە خەستخانەی شۆڕش عیلازمان وەرگرتووە هەر نەک بڵێ من تقریبا لە فەرماندەکان و هێزەکانە نزیکەی 120 بۆ 130 کارمەندی تەندروستی هەبووە کە ئیشمان کردووە. دواتر ئێمە کە گەڕامەوە شۆڕش لەوانش بە هەمان شێوەی شەکانی خۆم پەرم بێدا و لە سەرەتای دروستبوونی ناوچەکانی بینی هەرێم و بەغدا کە جێشی عراقی جموجۆڵی کرد بەرەو کەرکووک بێت وەکو چۆن هەرێم هێزی پێشمەرگە کەوتە جوڵۆ و چووە پێشەوە ئێمەش وەکو دەستگای تەندروستی پێشمەرگە منیان لەگەڵ برای بەڕێزم ئامیدارە مخەوەر کرد کە بچین بۆ ئەو شەڕان ئەو جەبهەیە و شۆن دیاریکردن بۆ خۆمان تەمەنەمەش خۆ دەزانین تەکالیفێکی زۆرەکە فترێکی زۆر بەردەوامەتر ئەو پێ نەچوو شەڕی داعش دروست بوو کە شەڕی داعش دروست بوو ئێمە زیاتر تیمەکانمان بردە خوارەوانێ و ستافی تەواومان برد بۆ باوەنور من لێرە بێ سوپاسی زۆر سوپاسی کاک دکتۆر شەمان دکتۆر جەلال و کاک بورهان و جەماعەتی خەستخانەکانی شۆڕش بەگشتی بکەم لەبەرەوەی ئەوان هەوڵێکی ماندوو ناساناندا چونکە ئەم ئیشە خۆ دەزانی بە چەند کەسێک ناکرێت ئێمە باوەندورمان کردە خەلفیەک بۆ ئەوەی کە هەر بۆ عملیاتکردن بۆ نەشتەگەری ئەو بنانەی کە دێن لە تقریبا لە خانەقین لەوێ بنکێکمان هەبوو لە باوامەحی بنکێکمان هەبوو لە سێتەی نەقشبەندی بنکێکمان هەبوو لە کاتی شەڕەکانە ئێمە ئیسعاف و معاون طبیەکانمان ئەم بنکانە ئەمانەوانێ و خۆشمان چەند تیمێکی گەڕۆک بووین لەگەڵ هێزی پێشمەرگە لە هەشوانە جموجوڵ بووایە ئەچوونە پێشەوانێ بۆی برنارەکان زوو بتوانین کاری سەرتایین بۆ بکەین وەکو دانن کانولا ڕاگرتنی خوێنەکانیان خوێنان و بردان بۆ دواوە با ئێمە ئەوشمانە بیر نەچێت لەبەری خەڵکێکی زۆری خۆبەخشە وەکو معاون طبی هەتا لە سنووری کەلار بووین عفو لە سنووری کەلار بووین چەند معاون طبیێکمان هەیە وەکو کاک محەممەد و کاک نەوزاد و کاک نەهرۆ ئەم جەماعەتە و لە خانەقین بە هەمان شێوە مەفرەدەی خۆبەخشە بوو لە داقۆق و کەرکووک هەمان بوو ئەمانە خۆبەخشانە لەگەڵمان نابوون هەموو شەڕەکان. تیمەکانی دەستگای تەندروستی پێشمەرگە سەر بە وەزارەتی پێشمەرگە هەمیشە لە خزمەتی پێشمەرگەدا بووین بە هەزارها کیلۆمەتر لەو سنوورەی کەوا پێشمەرگە دژ بە داعش دایناوە. شتێکی زۆر باشە بەڕاستی نانی هەم لێرە هەم لە هەموو شوێن سەدانێمیان کردووە نانی ئەگەر شتێکە لە وەکو حساب کە ئەوان لە ناو شەڕان و بەرگری لەم خاکەگەنەوانیش
نعنی دوو پشکە زۆر لێرە داودەرمان زۆرە لە هەموو شوێنە داودەرمانیان کردوین خزمەتیان کردوین هەتا ئێستا. ئێرە بە مەفرەقی حەویجە ناسراوە. ڕێگاکانی دەچێتەوە سەر باکووری ڕۆژ ئاوای کەرکووک و گوندەکانی مەلا عەبدوڵڵا و سوڵتان عەبدوڵڵا. لێرە پێشمەرگە سەنگەری لا دوژمن گرتووە بۆ پاراستنی شاری کەرکووک و ناوچە کوردیەکان. ئەم سەربازەونانە برینی ئەو پێشمەرگانە ساڕێژ دەکەن و ئازارەکانیان کەم دەکەنەوە. هەردوو لا هەم پێشمەرگەکان و هەم ئەم سەربازەونانەش چاویان لە ئایندەیەکی گەشە بۆ ژیانێکی باشتر و کوردستانێکی ئازاد و سربەخۆ. نەخۆشێک بێت ئەوەی کەری لیشمانەکە کامی بابێت ئەوەی لیشمانەی قاچی بوو. تۆ دێشێت حەزەتێت بەشی تەندروستی تیمەکان شەڕ بێ و ئاشتی بەش خۆیەکە ئێمە ئێستا لەو سنووری خۆمان نزیکی 200 معاوتممان هەیە کە لە فەرماندە و لیوا و فەوجەکان ئەمانە سابتن دەرمانیان مانگانە ئەدەینێ خۆمان وەک دەستگا تەنسی پێشمەرگە دەرمانە ئەدەینێ ئەمە سابتن لەو هیچ پێشمەرگە ئەمێننەوانێ ئەمانە کاریان چییە ئەگەر حاڵتێکی نەخوازرا ڕوویدا بۆ نمونە ئێستا وەکو شەڕی هجووم نییە بەڵام ناوبەناو مەفارەزیان دێت هجوومێکی کەڕوفەڕەکەن یاخود بۆ نەهاوەنێک هەڵ ئەدەنیان ئابجێکە تەقێنن پێشمەکەی برنارەبێ یا پێشمەکە یەک دوو پشکەی پێوەدات ئەم کارمەندانی کە لەوێ سابتن ئیشان ئەوەیە و ڕۆژانە لە مەناو هێزەی خوانە ئەگەرن ئەگەر نەخۆشێکە بێت عیلاجەکەن کە کەفی توێژی وای لێت یان ئەی لەکەی وایت چیان پێوتی ها هەر قەترێکیان داپێت هیچ چاک بوو خەتیان چاک نەبوو باش بیت ئێمە ڕۆژانە یعنی هەفتەی بلانی کەمەوە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ لە سلێمان دەرەچین ڕۆژە چینە خانەقین ڕۆژین جەلەولا ڕۆژین بۆ قەلەتەپە ڕۆژین بۆ بڵێن تەلوەر ڕۆژەچین لە عەبدوڵڵا ڕۆژێچین بۆ زەرگە یعنی لەکوێ ئێمە ڕقمی تەلەفۆنمە لای هەموو لیواکان هەیە لەکوێ پێویستیان پێمان بێ ئێمە ئەڕۆین تەبعەن بە سەرما بە گەرما بە نەخۆشی و ناخۆش شەو جار وا بووە جار لەم ڕەمەزانەیە 2 شەو من لە کەرکووک مامەتەوە کەرکووک و مەشتۆی ئاوەکە دەرمامە ڕشتووە 11 شەو گەشتم ماڵەوانێ ویستم ئیستراحەتەکەم جەرەسەکەم بۆ هەڵم گرت وتیان کاکە لە زەرگە شەڕە بە سەعات 11 چارە گشتی گەڵ شەڕ بوو والله خۆم نەگۆڕی ڕاست بەجلەکانەوە تەلەفۆنم کردووە ئیسعافاتەوە ئیسعاف و معاوتۆ بینمەڕێ کردووە لە ماوەی تقریبا ئەتوانم بڵم نزیکی 2 ساعت شتێک بوو گەشت نیشە شەڕەکە تەواو گەشت ئەویانە ئەم ڕەمەزانە 3 شەوێک 3 هجوم کراوە بۆ لیوای 5 پیادە لە زەرگە هەر 3 شەوەکە ئێمە گەشتنە ئەویانە و فرێ برنارەکان کەوتوین ئەمە تەمان خەتراتە تۆ شەو ساعت 12 شەو یەکی شەو بڕیت 140 بڕێمە شەر خەتاتە بۆ سەرژیانی خۆت ئەم پیاوە مەرگ نایترسێنێ و گیانفیدایی بووەتە بەشێک لە ژیانی ئەم هەڵوێست و خەباتەی لە پێناو خاکی کوردستاندایە خاکێک کە بەقەت دەریایەک خوێنی بۆ ڕژا و نەوە لە دوایینەوە قوربانی بۆ داوە و جەرگی هەزاران دایک لە پێناویدا سوتاوە ئێستاش هەزاران ڕۆڵەی قارەمان ڕۆح و ژیانی خۆیان کردوەتە قوربانی بۆ پاراستنی ئەم خاکە کە دایکی ڕاستەقینەیە و پێی دەڵێن نیشتیمان. ئێمە لە کاتی بڵێن 2 حاڵەتێ حاڵتێکیان ئەوەی هەیە کە تۆ خۆت ئامادەکەی بۆ هجووم حاڵتێکیان ئەوەی هەیە کە دژمن هجوومت بۆکات ئێمە لەو کە حاڵتانەی کە خۆمان ئامادە کرد بۆ هجووم پێش هجوومەکە ئاگادار ئەکراینەوانێ و ئەچون شوێنی خۆمان دانا بنکەی خەلفیماندا وادە غورفی عملیات ئەم غورفی عملیاتە خێمەیەکی گەورە بوو بێدی لێ بوو ئۆکسجین لێ بوو دکتۆرەکان و کارمەندمان ئێنا ئەوان ڕۆژی پێشتر هەموو شتەکەمان حاضر ئەکرد خۆمان ئامادا کرد بۆ هجوومەکە اینجا ئەشمازانی کە لە چۆ هجووم ئەکرێت لە چ قۆڵێکەوە کرێت ئەو قۆڵانەی کە خۆمان دامان بۆ نمونە ئەمان کرد بە 2 تیم یان بە 3 تیم
تیمیشان مستەپەرشتمەکە تیمیشان عمیدات سەپەرشت تیمیشان بۆن با ئێمە ئەوەشمان لە بیر نەچێت سەحەی سلێمانی و کەرکووک و خانەقین لەو سنوورەی ئەو لا زۆر هاوکاریان کردووی بە ئسعاف و بە کارمەند و بە دکتۆرەوانێ کە ئەچوینە پێشەوانێ ئێمە دەستەی هجووم بووین لەگەڵ برا پێشمەرگامانە لەگەڵ داواکە هەمەرەکان ئەچوونە پێشەوە بۆچی بۆ ئەوەی کە بتوانین ئەو پێشمەرگانی کە بنارە بن نەگاتە حاڵی شەهید بوونیان چونکە بەعضە بنارەکەی خەتەرە ئەگەر لە مای 5 دقیقە وەدە دقیقە فرای نەکەویت شەهید ئەبێت. زۆر سپاسی کاکەمال و هاوکارەکانی دەکەم کە هاتوون بۆ لیوای 5 پیادەی شارە زور بۆ فەوجیەک بۆ بەستی علاجکردنی برا پێشمەرگە و ئەفسەرەکانمان. ئێمە وەکو تیمەکانی دەستگای تەندروستی پێشمەرگە دوو جۆر تیممان هەیە تیمێکمان هەیە تیمی هەمیشەیە کە بە بەردەوامی لە بەرەکانی جەنگان تیمێکی کەشمان هەیە تیمی فەوری پێڵێن تیمە فەوریەکەمان ئەوەیە لە کاتی شەڕەکانە ئێمە یەکسەر تەلەفۆنمان بۆ کری ئێمە وەکو تیمەکەی فەوریەکە زیاتر لە کارمەندانی بەشی فریاکەوتن پێگاتون لەگە کارمەندانی خێرا تەندروستی خێرا ئێمە وەکو تیبانکانی دەستگای تەندروستی پێشمەرگە هەمیشە و هەردەم وەکو لەگەڵ برا پێشمەرگەکان نبووین لە هەموو شەڕەکانە بەشداریمان کردووە ئەوەی بریندار بوو بێ چارەسەرمان کردووە چارەسەری سەرەتاییمان بۆ کردووە و لە دوای شەڕەکانیشەوە ئێمە هەر لەگەڵ برا پێشمەرگەکان نبووین چی بە حەشەرات و مێش و مەگەز و ئەوشتانە دەرمانمان ڕشتووە ئەوەی نەخۆش بوو بێ چارەسەرمان کردووە هەمیشە تیمەکانمان لە هەر شوێنێک ئەگەر شەڕێک بوو بێ بەهانایەنەوە چوین. ئێمە وەکو هێزی پێشمەرگەدا لەو تیمی پزیشکانەکەین زوو سەردانمان بکەن لەبەرەی لێرە مێشولەی تایە بەڕاستی دوو پشکی تایە ماری تایە یعنی کۆمەڵێ شتی تایە بەڕاستی ئیزعاج بووین لەو مێر و شتانە داوانەکەی زوو بێن لەبەرەوەی هەمانە پێشمەرگە دوو پشکی لی داوە بەڕاستی شەو بەپەلە 12 شەو بردومانە بۆ هین بۆ خەسەخانە ئەگەر شتێکی عیلاجێکمان نەبێ بۆیان چارەسەر بکەین عیلاجێ بێ لێرە ئەتوانێمە چارەسەریان بکەین ئەگەر دەرزیە بێ دەرمان بێ هەر شتێ بۆمان دابینگەن بەڵام سوپاسیانەکەین هەموو جارێ زووزوویان سەردارمانەکەن لە بەرەکانی ژەنگ. یەکێکی تر لە کارەکانی ئەم تیمە ڕشاندن و بڵاوکردنەوەی دەرمانی تایبەت بە قەڵاچۆکردن و نەهێشتنی مێش و مەگەز و گیان لە بەرە زیان بەخشەکانە لە تەواوی ساترەکانی پێشمەرگەدا چونکە زۆر جار هێرشی ئەم مێش و مەگەز و قرتێنەرانە پێشمەرگەکان هەراسان دەکەن و لەگەڵەوەشدا نەخۆشی جۆرا و جۆر بڵاو دەکەنەوە. ئێمە وەکو خۆمان تیمەکانمان تیمی گەڕۆشتنی سەرپەرشتی هەمووی ئەکەین بەگشتی و بە حکمی ئەوەی کە ئێستا شەڕ نییە لە سەرەتای هاوینەوە کۆتایی هاوین بڵێن بەهارەوە تاکو کۆتایی پاییز ئەم مەسافەیە مێش و لەو حەشەرات و ماڵ و پشک زۆرە خۆشمان نەزانین ئەوانەی کە پێشمەرگە لەو سنووریان جەوێکی گەرمە ئەم جەوە گەرمە کارەکات دەستێن بە ڕۆژ گەرم بە شەو مێشولەیز ئاجانەکات ئێمە ڕۆژانە سەردان ئەەکەین دائما جانتایە دەرمان دوو جان دەرمانم پێەیە بۆی کە بچوومەوە من دەستا پێمەڵە دکتۆر ئەگەر من پێشمەگە لە سەر مێشیان پشت مێشیان قاچ مێشێ پارچە حەم پێێنە بێت تۆزە ناخۆشە بۆ من دایم جان دەرمانم پێ ئەوەی کە نەخۆش بێ علاجی دێنێ ئەوەش اینجا دەرمانمان هەیە بە مەزەخە بۆیان ئەڕشێنین دەرمانی بشکمارمان هەیە دەرمانی بڵێن مشک و ئەوانەمان هەیە ئەمانە ئێمە بە بەردەوامی خەریکی لەگەڵیانە.
ناوچانەی پێشمەرگە تێیدا بەرگری دەکەن پەڕە لە مەترسی لەلایەک داعش و دوژمنی نادیار کامین و تەقەمەنیەکانن لەلایەکی دیکەوە مار و دووپشک و دەیان مێش و مەگەز و زیندەوەری ژەهراوی دەورەی داون بەڵام ئەوان ئامانجەکەیان ئامانجێکی گەورەیە و هەرگیز سەڵناکەنەوە. مێش و لەو حەشەرات و ئەوانە خۆت زانی ئیسعاجە نایڵێ بە شەو بخەوێت بە ڕۆژێش گەرمایان خەوی ناکەێت پێشمەگە لەوە معناوایە تووشی کەم خەوی بە تووشی ئازار نەخۆشیە بێت خۆ زانانی مشکش ئەوە نەخۆشی و ناقی پێوە مشک و جرج و ئەوانە بە حکمی ئەوەی 34 ساڵە شەڕە لەو سنوورانەیە بەڵێ لەو سنوورانە شەڕە ئەو زەوی وزانەوەکو پێویست نەشێڵراوە و دەرمان نەکراوە زۆر لە زیادبوونە مشک و مار و پشک و ئەمانە لە زیادبوونایە ئێمە پار کە چوین ئێستام ساڵ خۆشبەختانە کەمترە ئەو حەشەراتە سیسرکێکەیە بڕوات بێ ڤیدۆم لایە بە سەتڵ کۆیکەیتەوە لە بخەڕەکە یعنی بە پۆل ئەهاتن مشک ئەمە زۆر بوو پێشمەگەمان هەیە کە چۆتە ماڵ لە جانتاکەیە مشکی تیا بووە بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە باشترە و کەمترە هەم مارش کەمترە هەم دوو پشکەش کەمترە. پێشمەرگە تەلەفۆنی کردووە لە حوزی حەمنی کە چوون و هاتن نزیکی 600 کیلۆمەترە لە نارین لەخوا قەتەبەوە یەک پێشمەرگە کە مێشولیشمانە پێوە یاوە ئۆتۆتی مێشولەکەم پێوە یاوم چی بکەم هەڵساوم لەگەڵ برای بەڵام ئەمیدارا بە سیارەیەک و بە دەرمانەوە لێرە ڕۆشتین بۆ نارین کە چوون و هاتمان نزیکی 600 بە 650 کیلۆمەترەکان تەنها بە خاتی پێشمەرگەیە چون ئەم پێشمەرگە جار بۆ پێم وتووە نەکەرەوە پێشمەرگە پێم وتووە کاکە بۆ نایی بۆ قەرەتەپەیان بۆ نایی بۆ کفری لەبەری ئێمە عیلاجمان داناوە لەوانش لەو شوانش وتێتی سیارەم پێ نییە وتمە برادرێ وتی لە ڕووم نای پێ بن لەبەرەوەی کابرا پێشمەرگەیەکە لە قەڵاتزیەوە دێت بە سیارەی خۆی بە بەنزینی خۆی بۆ ئەوێ لە ڕووی نایە پێی بڵێ کاکەجان لێوە بن بە کەلار لەبەری بەنزین ئەخوات تەریقە بێتەوە هەڵساوین لە سلێمانیەوە سیارەمان بردووە لێرەوە چوین بۆ نارین چوین بۆ زەرگا بۆ یەک پێشمەرگە یان دوو پێشمەرگە لەکەیەوە شەمانە دەمێکە قاچت نایشە پێوەی سەر ئێشە ئەنشانش پێوە ئێشێت لێرە و لەم ناوچە پڕ لە جەنگ و مەترسیەدا ناترسن و شانبەشانی پێشمەرگە خەبات دەکەن بەردەوام با درێژایی 100 کیلۆمەتر ڕێگای سەخت و وشک و بۆمڕێژکراو دەبڕن بۆ چارەسەرکردنی برینی ئەو قارەمانانەی لە پێناو کوردستاندا هەموو ئێش و ئازار و زەحمەتیەک دەچێژن. کارەکەی ئێمە مەترسی ئەویش وەکو هێز پێشمەرگە دەسەرێتی چون بەسەترین نمونەکە بیلەم لەم شەڕانەی ئەخیرا من باسی زوو ناکەم بەس باسی شەر داعشەکەم ئێمە سێ ئیسعافمان تیا چووە یەکێکیان ئەمەی جەلەولا ئیسعافێکمان پیاتەقیەوە بە هەڵتوبێکمان و پێشمەرگەی برینار بوو لە لای کفری بە هەمان شێوەیە ئیسعافێکمان تەقیلێک لە سوچافێکی پێوە بەرکەوت بۆ خۆمان ئەلم فترەیە ڕۆشتن بۆ دەرمان ڕشتن شەو تەقیانێکن جامی سارەکان شکانین ئەمە هیم بەترسیە و لە خازر لە شەڕی گرتنی مووسڵا ئێمە ئیسعافێکمان کە بەرکەوت کە دوو معاڵتویمان یەکیان شەید لازمەوە تارق بوو یەکیان شەید هێرش بوو و ئەم دوانە شەهید بوون و نایب زاڵتیش کەمان ئەویش هەر بە عاڵتی بێ سامان نەریمان ئەویش قاچیش قرتا یعنی خەتەراتی زۆر لەسەرمان هەیە ئێمەش. ئەم تیمار ڕێکاری تایبەتی خۆیان هەیە و
بە بڵاوکردنەوەی دووکەڵێکی تایبەت کارەکەیان دەست پێ دەکەن کە چەند مادەیەکی پزیشکی لەگەڵ تێکەڵ کراوە بۆ لە ناوبردنی مێش و مەگەز و پاکردنەوەی ناوچەکە لە گیان لە بەرە ژەهراویەکان. ئەم دوو کەڵەمە دەرمانێکە لەگەڵ گاز تێکەڵی ئەەکەین بەو دەینە ئەی ڕێشین بەو جیهازە ئەمە ئەبێ شۆی بڕێشین لەبەرەوە وەکو باسم کرد بەعام مەشولە و حەشتاتوانە لە فێنچی ئێوارە بە دواوە بۆ شۆزیە ئەجۆڵێن کە جوڵیان کە ئێمە کەچین ڕشێن ئەگەر بای هەبێ بەسەر هەموو ناوچەکە ئەو دووکەڵە ئەنیشێت بۆنێکیە تەوان زیاتر حەشەرات و مێش و مەگەز و ئەمانە بە بۆن ئیسعاجن دوورەکەونەوەن ئێستا خۆشبەختانێمە لە چنگلی وا کە ڕشتومانە بە حقت هەمویان تەلەفۆنێکم سوپاسمانەکەن کە لە 150 بۆ 60 هەندێک لە 100 ئەو سنوورە پاک بۆتە ئۆماتیقی کە ئەوان بۆتەم دوو ڕێبایەکانی بڕشێن خۆمە بتوێن توێ پاک نابێتە بەعام ئەمەش بۆ سلامەتی برا پێشمەکان هەم دوو بشکۆمە لیاندورەکەوێتەوە هەمیش لێ لیاندورەکەوێتەوانێ ئیسلاحەتەن پێدا. سەرەتا پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی لە بەشی پێشەوەی جەنگ لە بەرەکانی جەنگتا لایەن تیمەکانی پێشمەرگەوە دوو ڕەهەندی سەرەکی هەیە. یەکەمیان پاراستنی گیانی پێشمەرگە، ڕزگارکردنی گیانی پێشمەرگە، دووەمیان بەرزڕاگرتنی ورەی پێشمەرگە و ڕوحیەتی دیفاعکردن لە خاچ نیشتیمان بەرز ڕاگری و کەمال ڕائیدی پزیشکی کەمال نمونەیەکی هەرزەقا لە مرۆوە خۆی و برادەرەکانی بەشایەتی ئەوەی کە بەخۆم لە جەبهەکان لە کاتی سەرپەرشتیکردن کار و چالاکیەکانم دیتینە. ئێمەش وەکو نەخۆشخانەی کەرکووکی نوێ هەموو کاتێک سەرپەرشتی ئەو جەبهانەی نزیک کەرکووکمان کردووە لەگەڵ تیمە پزیشکەکانە هەموو کاتێک هاوکاریان بووین بە هەموو شێوازێک و لەگەڵیانە بووین و دەوریشیان زۆرە ئێستاش و لە کاتی دەرمان ڕشتن و لە کاتی ئەوەی کە نەخۆشی لیشمانیا بەڕاستی بەڵاو بۆ لە ناو پێشمەرگەیە تیمەکانی ئێمە هەموو کاتێک بەشداری ئەویان کرد و سەرکەوتوانە پێشمەرگەیان چارەسەر کرد. ئەو مەفرەزە طبیانە بەڕاستی شەڕێکی زۆر جوان، چارەسەرێکی زۆر باش، خۆڕاگرێکی بێوێنە لەگەڵ برا پێشمەرگەکان کریایە. شان بەشانی برا پێشمەرگەکان واجبی خۆیان ئەدا کردیە لە هەموو بەرەکانی جەنگ، هەر لە هەموو محوەرەکان بگرە، شەو و ڕۆژ بگرە بە هاوکاری ئێمە لەگەلیان و ئەوان لەگەڵ ئێمە و بە تیمەکانی وزارەتی پێشمەرگە و لیوایەکان و فەرماندەی هێزەکانی 1970 کە دەکاتە دەستگای شۆڕش و فەرماندەی زێرەڤانی و بە هیچ شێوەیەکی جار من لە بیرم نەکردووە ئەن و تیمەکانی وزارەتی تەندروستی زۆر هاوکاری ئێمەیان کردووە لە هەمی جێگەیەک بۆیە هەمویان جێگای ڕێز و شانازینە و جێگای فەخر و شانازینە بۆ ئێمە. ئەمە خەڵاتی بەرنامەی سەربازی بوونە لە کەنالی کوردستان 24ەوە پێشکەشە بە بەڕێز ڕایدی پزیشکی کاک کەمال ئەبوبەکر کە پێشمەرگەیەکی هەرە زیرەک و بەڕێزە و خزمەتێکی زۆر باشی کردووە لە تیمەکانی پزیشکی لە محوەرەکان و لە جەبهەکانی کە دژ بە تیرۆرستانی داعش ئەنجامان داوە لە سەرانسەر جەبهەکان هەر لە خانەقین و کەلار و تا دەگاتە کەرکووک و داقۆق تا دەگاتە ئەطرافی مووسڵ و شنگاریش مشارەکەی کردووە لەگەڵ ئێمە. هیوادارین موفق بیت و سەرکەفتی بیت و ببتەن هاندەرێک بۆ پێشکەفتن. پیرۆزە.